ئەوانەی هەمووی پۆلیسن سیکرت سێڤس ئیشیان تەنها پاراستنی سەرۆکە. سەماعات حالیان لەناو حەدیقەی کۆشی سپی دەسوڕێنەوە. ئەوانە هەموو مۆزەفەکانی کۆشی سپی سەوە مەمنوع بەس عادی خۆیتە عادا لەوم حەزاری خەڵک ناتوانێت بچتە پێش ئەوەتە کۆشی سپی. جوانە وەڵا برامە مارت خۆشە بایدن ئەوانەی هەمووی پۆلیسن سیکرت سێڤس یعنی تەوەقع بکرد لێرە لەوەیە سایق تەکسی مەسەلەن ئەوانەی عەرزی پاک دەکەنەوە ئەوانی شەر پۆلیس بن بەڵام لە بەرجی ئەندەرکەڤەریان پێ دەڵێن. ئیشیان تەنها پاراستنی سەرۆکە. وەش مۆنیمێنتەکە ئەوە دیسی هەمووی داوای حکومیە زۆربەی زۆری داوای حکومیە گرانیشە دەڵێن تەناوە ڤیرجینیا و مێریلەند بە زۆرتر ناو ڤیرجینیایە مقاتعەتی خاسە واشنگتن دیسی دیستریکت ئۆف کۆلۆمبس.